باشە ئازیزان سلااو ڕێز وەزتان کووە هەواڵان باشن هەموو شتێ باشە با بزانم سپۆرتی فەشتەکەی من زۆر زۆر جالبە ئای بژی کاگارا محمەد تەرفیعی کردووە برای من تەرفیع خۆزان چییە کاک ئاراوەڵە ئاگر بێەوەی بیڕۆڵە دەی خۆشەویستان بەخێر بن سەر چاوەکانی بن هیوادارم ئەم شەویش جەمال لە قسە و باسکردنی بێت هی ئارا محمەد بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕەو بۆچوونەکانی خۆمان بڵێن بەبێ ئێوە ناخۆش ئازیزان بابەتم بۆ منێرن بەڕێزان پێویست ناکە هەموو شتێکم داخستەوە هەموو شتێک کەس بوو عزیزان یەک شتمان پێویستنی ئەرەوەڵە بەخێر بێن خۆشەویستانی من بەخێر بێن سەر چاوەکانیم تەمەنای خۆشبەختی و کامەرانی بۆ هەر ئێوە بۆ هەموو لایەکتانەکەم بێژگە لە پارتیەکان و یەکێتیەکان سندان بدا لەوان ئیتر ئێوە خەڵکی کوردستان هیوادارم کە لە ئارامی و لە خۆشییا بژین ئیتر ئەوانەی تر کە سەر بۆ دەسەڵاتە درۆزنن ئەوە کەیفی خۆیانە بەڕاستیەوە وەکو هۆڵندیەکانە پرۆبلەمی ئێمە نییە ئارازی خۆیانە دوو دەقاوەسین تا بەڕێزانێک کۆبنەوە لە دوای ئەشتێنا و قسە باسەکان سڵاو سەر چاوەکانی من سوورێکی گیان بەخێر بێ سەر چاو قوربانی ئێوە یاخوا بەخێر بێن چاومانەیە خەڵکی کفری ئەراوەڵە مەکتەبەیەکی جوانم داناوە بەڕێزان لەم ئەوروپایە بەخوا لێرە کتێب زۆر کەم دەسەکەوێت دەستی ئەو بەڕێزانە خۆش بێ کە جارجارە لە کوردستان و یەنەوە کتێبم بۆ هێنن ماڵیان ئاوا بێ بەڕاستی قوربانە بەخێر بێن سەر چاو ئازیزان ئەم شەو کۆمەڵی قسە و باسەکەین لەسەر سووریا و لەسەر تورکیا و لەسەر خائینەکان لەسەر ئەو کێشەی بەکە هەڵەدنی و سەلاحەدین بەهادینی ئەبوو بیجامە لەسەر ئەوانە کۆمەڵی قسە و باسمانە بێت یەکگرتووی ئیسلامی و فڵان و فیسارەکان هیوادارم کە هەمووتان لەگەڵما بمێننەوە بۆ ئەوەی کە گوێبیستی قسە و باسەکان و نەزەرە و بیر و بۆچوونەکانی خاڵە ئارا مەحمەیی خۆتان بن ئاراوەڵە قوربانە بە قوربان کاگە ڕەفیق بەخێر بن سەر چاو هەموو لایەکتان حورمەتم بۆتانەیە خۆشەویستن ئێوە عزیزانی من طبعا لە لایەوی پێشووترە باسم لەسەر ئەوە کرد کە لە سووریا چی ڕوئەدا لە تورکیا و لە ناوچەکەی چییە گوزەرێ ئێستا ئیتر ئەو مۆزوعانە کۆتایی هاتووە ئێستا سووریا سەر لە نوێ دیزاین ئەکرێتەوە وەکو دیزاینەکەی کە یەکێتی و پارتی و جەماعەتی شاسوار کردیان بۆ هەڵبژاردنەکان سووریاش بە هەمان شکڵ دیزاین دەکرێتەوە هەمووشان ئەزان ئەو هێزانەی کە لە ناوچەکەیە هەن لە ئەمریکاوە بیگرە لە ئینگلتەراوە بیگرەوەتە بەریتانیا و ئیسرائیل و تورکیاژ ناوچەکە بەڕاستی ئەمانە هەر یەکە ئامانجی خۆی هەیە و هەر یەکە بەڕاستی بەژەوەندی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئەو کولی ئەوەی کە لەو بەژەوەندیانە بەڕاستی زۆر خەتەرناکە بۆ میلەتەکەی ئێمە تورکیایە چونکە تورکیا ئێستا کار لەسەر ئەوەیە کاکە سووریایەک بێتە بوون سووریایەک دروست ببێ کە بەدڵی ئەردۆغان و بەدڵی تورکیا بێت و لەم هاوکێشەیە یەکەم هەنگاویش دژی کورد بێ و دژی لە گۆڕنانی خەون و ئاوات و ئامانجەکانی گەلەکەی ئێمە بێت ئەمە بۆ خۆی کارەساتەکەیە واتە تورکیای ئەردۆغان نایەوێ پرسی کورد چارەسەر بکرێ و سیاسەتی پاکتاوکردن کە بە درێژایی دروستبوونی تورکیا هەتا ئێستا باڵای کردووە بە هەمان عەقڵیەتەوە کار لەسەر گەلەکەی ئێمەکە و ئەوێ پاکتایی بکە هەڵبەتە کێشەکە بە دەرەجەی یەکەم زۆر بۆ ئێمە هین نییە کە ئەو دڵتێک کە لە سووریادا ئەمەزیە چۆن و چۆن نییە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە بەڕاستی بناغەیە ئەوەی کە بۆ ئێمە بەڕاستی فەلسەفەیە ئەویش مەسەلەی ئازادیە مەسەلەی دیموکراسیە مەسەلەی ڕزگاری گەلەکەمان لە وڵاتەیە لەواقع ئیتر چۆن مامەڵەی لەگەڵاکرەوە بۆ خۆی باسێکی ترە ئەمریکا و ئیسرائیل وەکو وتم بەریتانیا و تورکیا بەشدارن بە تەواوی و دەستیان وەرداوەتە سووریا و ناوچەکە و ئیش لەسەر ئەوەکەن و هەر یەکەیان ئەیانەوێ بە پێی بەژەوەندیەکانی خۆیان ئەو ناوچەیە ساغ بێتەوە ئەمانە هەم پیلانەکان هی خۆیانە هەم پڕن لە تێگەیشتنی دژبەیەک و هەر یەکەیشیان ئامانجی خۆی هەیە و بەژەوەندی خۆی هەیە و کار لەسەرەوەکە کە بەدی بهێنێ ئەوەی تورکیا کە بۆ گەلی ئێمە خەتەرناکە ئەو ئەوێ سووریایەک دروست بێتەوە وەکو خۆی دژی کورد بێ و ئەمە ئەولەویەتە بۆ فاشیزمی تورکی ئەردۆغانی لە ناوچەکەیە کە بەڕاستی کارەسات خوڵکەنە ئەوێ بڵێ ئەم دەوڵەتە سوننە ئیسلامیە وەکو موڵکی خۆی سەری بکە لە سووریایە و هەتا ئەگەر باش خوێند بێتانەوە حەوهەش ساڵێکە کۆمەڵێک لە جاش و بەکرێ گیراوەکانی خۆی ڕاگرتووە ئەمانەی ناو ئۆپۆزیسیۆنی سووریا باش نییە و هەتا سەرۆکی وەزیرانی
داناوە وەزیرەکانی داناوە هەموو شتێکی دەژیشان کردووە کە ئەگەر لە سووریا بەشار ڕوخە ئەمانە بکە بە بەدیلی ئەو دەسەڵاتەکە جاشی خۆی بەڵام ئەمە ئەمریکا و ئیسرائیل ئەمەیان قبول نەکرد و لە یەکەم هەنگاوە دەوڵەتی فاشیزمی تورکیا شکستی خوارد و دۆڕاندی بۆیە تورکیا ئەمەی بۆ نەهاتەدی دوجار ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیا ڕێگە مەسەن دەرگایان کردەوە بۆ ئەم محەممەد جۆلانیە کە ئەو هەموو ئەو هێزانە کۆ بکاتەوە لە سووریا و بتوانن دەوڵەتە دروستکە لە سووریایە باش نییە هەتا ئەم ساتانەکە من لەگەڵ ئێوە قساکەم هەڵوێستەکانی ئەو کەسە بەرامبەر بە قەزەی کوردی هەتا ئێستا ڕوون نییە و هەنگاوی خراپی نەناوە کۆمەڵی قسەباتشی کرد کە من گوێم لە قسەکانی گەشتی خراپی نەوە دەڕاستە بەڵام ئەوە لە ژێر فشارەکانی تورکیا و ناوچەکەیە دوایی چی بەسەریە ئەمە ئێستا قسەی ئێستاە قسەی بەیانی نازانین بەڕاستی چۆن ئەگوزارێن بۆیە لایەنەکانی سەر بە تورکیا لەو هاوکێشەی کە لە سووریا ڕوویدا لەو ڕوخانی سووریایە بەڕاستی شکستیان خوارد باشە چونکە ئەوان لە سووریادا هیچ جێگەڕێگەیەکیان نییە وەکو ئەم حیزبەکەی سەر بە پارتی و بنەماڵەی بازانی کە مەترێکی بەدەستەوە نییە ئێستا دانیشتوێ بە هەموو تواناوە شەڕی پەیەداکە قەسم هەنە کەسەیە شەڕی ئەنە کەسەیە عەفوو شەڕی ئەوانەکات باش نییە شەڕی کوردانی ڕۆژئاواکەن یاوەکو بنەماڵەی بازانی ئەوواکەن ئێستا تورکیا کە نەیتوانیوە جاشەکانی خۆی لە سووریا بگەێنێتە دەسەڵات هاتووە فشار دروستەکە بۆ سەر محەممەد جۆلانی باشە ئەوێ لە ژێر فشارە ئەو وا لێ بکە کە یەکەم هەنگاو دژی قەزەی کوردی ڕابوەستێ وە بیرکا بە پیاوی خۆی و دەوڵەتی دروستکە لە سووریایە کە دەستکەلای خۆی بێت باش نییە هەڵبەتە تورکیا بە دۆستی خۆی زانێ بەڵام ئەیزانەیە کە ئەم هێزە وەکو بەکری گیراوەکانی خۆی بنمونە ئاوا دەستەمۆژ نین بۆمانەیە چکە ئەوانش دوازە بەژەوەندیان هەیە بۆ دەسەڵاتی خۆیان کە چۆن بن لە ناوچەکە ئەو دەسەڵات بگەنە دەست هات تورکیا سوپایەکی دروست کردبوو بە ناوی سوپای نەتەوەیی سووریا باشە ئەزیزان لە دنیای شتیوانیە دەوڵەتێک هەستێ سوپا دروست بکە لە کۆمەڵی جاش و بەکرێک گیراو بە ناوی وڵاتێکی ترەوە داینێ و بێ لە دوایە بیکا بە حکوومەت سوپای بۆ دروستکە حکوومەتی بۆ دروستکە باشە ئێستا ئەوەی مەترسیە بۆ سەر سووریا و کوردەکان تەنیا و تەنیا دەوڵەتی تورکیایە بە دەرەجەی یەکەم بۆیە تورکیا لەم هاوکێشەیە هیچ پێگەیەک بەر کورد نەبێ و کورد دەستی بە مافەکانی خۆی نەگا و سەرکوتیان کەن و لە ناویان بەرن باشە حتا دەیانەوێت سووریا داگیر بکەن بە هەموو پیانەوە بە هەمومانایە کەسانێک ببنە خاوەنی سووریا کە بە گرێگیرای خۆیان بن فشارەکانی ئەوان بۆ سەر جۆلانیش لەناو ئەم چوارچێوەیە ئەسۆڵێتەوە پاشان پرۆسەیەک هەیە عەفوو پرۆژەیەک هەیە لەو ناوچەیە کە لە سووریا وا بێتە بوون وا دیزاین بکرێ کە بە قازانجی بەژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا بێ چونکە ئیسرائیل ناتوانێت قبولی ئەو بکە لە سووریایە دەوڵەتێکی تونڕەوی ئیسلامی ساگرێ دەست کە ببێتە هۆی خەتەر بۆ سەر بەژەوەندیەکانی ئیسرائیل ناوچەکەیە ئەمە بۆ خۆی هەتا ئێستا یەکلایی نەبووتەوە کە پێم وانە بتوان ئەمە قبول بکەن تورکیاش لەم لاوە خۆشبەختانە دژی ئەمەیە چونکە ئیسلامیەکان لە میسر شکستیان خواردووە دەیەوێت لە سووریا هەبن و بەشێکیش بن لە خۆی کە لە یەکەم قۆناغا دژی میلەتەکەی ئێمە بێ لە چوارچێوەیەکە من ئەوە باسەکەم کە ئەمە عەسی مۆزوعەکەی ئێمە باشە تورکیا دەبێ بزانێت ئەبێ لەوە تێبگا کە ئێستا ئیتر قۆناغێکی نوێ لە سووریایە هاتۆتە ئاراوە و کۆمەڵێ دەوڵەت بە تورکیا و عێراق و ئێران و ئەوانەوە لەم گۆڕانکاریەیە بەشیان ئەبێ و دیزاینەکە زۆر لە مەسەلەی سووریا گەورەترە بەڵکو ڕەتی ناوەڕاست هەمووی ئەگرێتەوە وەکوتم بە تورکیا و سووریا و عێراق و ئەلەم بابەتان و ئێرانیشەوە باشە بۆیە دەبێ کورد لەم قۆناغەدا ببێ بە خاوەنی سەکۆیەک بۆ خۆی و تورکیا بەمانای کەلیمە دژی ئەمەیە و تورکیا بە شوێن ئەوەیە کە لۆزانێکی تر دروست بکات باشە کەواتە لە بەرامبەر ئەمەیە گەلی ئێمە ئەبێ بەڕاستی یەکگرتوو بێت مەسەلەی حیزبایەتی بخەرە ئەولاوە مەسەلەی ئایدۆلۆژیا تۆ دینیت دیموکراتیت فڵانیت ئەملاو ئەولایت ئیسلامیت هەر شێکەی بەڕاستی ئەمە ئەسڵی مۆزوعەکە نییە ئەسڵ ئەوەیەکە هەموو تاشێکی کورد دەبێ هەست بە بەرپرسایەتی بکە لەم قۆناغەدا ئەگەر بێت و گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان بیدۆڕێنێ ئەوە هەتا 100 ساڵی تر کورد دەستی بە هیچ شتێک ناگا لە باکوور ئەدۆڕێ لە باشوور ئەدۆڕێ لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەدۆڕێ واتە هەتا 100 ساڵی تر کورد لەو هاوکێشەیە ئەبێ بە قوربانی دیسان و ئەکەوێتەوە بەردەم زەبر و زەن و بەڕاستی لە ناوەچی بۆیە بە نەزەری من هەموو کوردێک سەر بە هەر دینێکەیە سەر بە هەر ئایدۆلۆژیایەکە بێ ئەبێ لەم قۆناغەیە پشتیوانی کوردانی ڕۆژئاوا بکە بۆ سەرکەوت
پارتی و بنەماڵەی بازانی لە یەکەم هەنگاوەوە کە لە سووریا کێشە دروست بووە کە ڕۆژئاوا کەوتۆتە بەردەم کوردەکان بەسەری ئەوە بوون با بڵێن دەسەڵاتی خۆیان هەیە بنەماڵەی بازانی بە هەموو تواناوە لەگەڵ تورکیا هەوڵیان داوە کە ڕۆژئاوای کوردستان شکست بخوا کە نەمێنێت لە بیرمانە کە چۆن خەندەقی کردبوو تەنانەت خواردنەوە نەڕوا بۆ کۆبانێ و نەڕوا بۆ ڕۆژئاوای کوردستان باشە حیزبێکی دروست کردو بە ناوی ئەنەکەسە باشە هێزە بەکرای گیراوەکان کە هەموو ئەمە جاشی پاراستن بەڕاستی هەمووی کۆمەڵە ئینسانن من خۆم ڤیدۆیەکم بینیوە کە سەرۆک ئەرکانی دەوڵەتی تورکیا هەموو ئەمانەی ڕیز کردووە ئەم جاشانە وە قسەیان بۆەکە وەکو کۆمەڵێ جاش و خائین و بەکرێ گیراو باشە عەزیزانی من ساڵانێکە تورکیا و بنەماڵەی بازانی ئەمانەی ڕاگرتووە پارەیانەکەن بە قورجیا لەو پارەیە لەو موچەی کە لە هینەوەیە لە بەغاوەیەت هەم بنەماڵەی بازانی بەشێکی زۆری ئەدا بەمانە وەکو جاش ڕایگرتوون باشە هێزی ڕۆژ کە هێزی ئەنەکەسەیە پارتی موچەکەیان ئەداتێ تورک یارمەتیان ئەدا ئەم هێزە بەتەواویمانە بەکرێ گیراوە هەتا ئێستا یەک زیبکە یەک چەقالیان بۆ کورد نەتەقان لە ڕۆژئاوای کوردستان ئێستا لەم هاوکێشەیە بەفیتی تورکیا و بنەماڵەی بازانین ئەیانەوێ ڕۆڵیان هەبێ و ئەیانەوێ قەزەی کوردی لەبار برن و ئەیانەوێ عەزیزان هەر خۆتان وەکو مەنتەق سێریکەن معقول نییە تۆ هێزێک بی تێکۆشان بۆ کوردکەی بەڵام تورکیا پشتیوانی بکە على اساس بۆ ئەوەکەیت منطقی تیان نییە تۆ هێزێک بی بدەوێ مەسەلەن ڕۆژئاوای کوردستان یان ڕۆژهەڵاتی کوردستان ڕزگارکەی بەڵام ئێران بێت پشتیوانی بکە شتیوانیە بەڕاستی لەبەرەوە تورکیا پشتیوانی هەر گروپ و دەستە و تاقمێ بکە ئەو گروپە خائینە ئەو گروپە جاشە بەڕاستی لەبەرەوەیەکە ئەم حیزبە باشە کە ناوی ئەنەکەسەیە کە ئەمانە نۆکەری پارتی و بنەماڵەی بازانین و ئەمانە بەڕاستی میتن بەکرێ گیراون جاشن ئەبێ لەلایەن کوردەوە ئەمانە ڕەسوا بکرێ و ئەبێ نیان هێڵن بەڕاستی و ئەم هێزە هێزێکی خەتەرناکە و ئەبێ بەڕاستی ڕەسوا بکرێن لەناو ئەو هاوکێشەیە کە هەیە هەمووتان ئەو ڕاستی ئەزان ئازیزانی من ڕۆژئاوا دەیان هەزار شەهیدیە لە کوڕ و کست باشە بەخشی بە مرۆڤایەتی و بە کورد باشە کەچی ئەم خائینانە بوونەتە حسەین خەیریەکان وبوونەتە جاشی میت و جاشی بەکرێگیرای بنەماڵەی بازانی بۆ ئەوەی کە لە کوردانی ڕۆژئاوا بدەن و بۆ ئەوەی کە وەکو حیزبە کارتۆنیەکەی سەردەمی حیزبی بەعەس حیزبێکە بوو هێرین کێماتۆڕ و ئالەم بابەتانە بوو ئەمان بڕۆن لەویا ڕۆ ببینن و کورد لە ڕۆژئاوا نەهێڵن و خۆیان بڕۆن بن بە جاشی تورکیا و جاشی دەوڵەتێکە دیمەشقدا ئەمەزێ بۆ ئەوەی کە کورد لەناو بچێ بەڕاستی بۆیە عەزیزان ئێوە بڵێن ئادەی ئێوە چیتان کردووە ئەنەکەسە بۆ کورد زەحمەت نەبێ جگە لە کۆمەڵە جاش و خاین چیتان کردووە وەکو وتم چیتان بۆ کوردە کردووە چێتان بەکوژداوە کام شەڕ کام قوربانی چیتان کردووە کۆمەڵەیە بەکرێ گیرا و جاش و خاینن لەمە بەدە ئێوە شتێکی تر نین کورد باش ئێوە ئەناسێ بەڕاستی ئەمانە ساڵانێکە لەسەری ڕەشا مۆڵ دراون بە ناوی هێزی ڕۆژ و ئانەم بابەتانەوە وەکو گاگەل تەنها ئەخۆنەوە ڕابێرن و ئەپەڕن لە ژنوکیچ باشە وەڵای ئێستا ئێمە هاتوین و ئەبێ دیمەشق لەگەڵ ئێمە گفت و گۆ بکا و پێدە و نازانم فڵان و فیسار هیچ نییە و ئێمە ئەوە ئین کۆرە بڕۆ هەی خائین ئێوە تاک بە تاکتان بە سەرۆک و سەرکردەتان کورد باشتان ئەناسێ کە ئێوە چ خائینێکن و ئێوە چ خۆفرۆشەکن بەڕاستی باشە بۆیە هەموو کورد ئەبێ ئەو ڕاستیە بزانێ کورد ئەبێ لەم قۆناغەیە دەستی بگا بە مافە نیشتیمانی و نەتەوەی و ئینسانیەکانی خۆی من پێم وایە خوداش ئەمەیەوێ مرۆڤایەتیش ئەمەی ئەوێ مێژوو بەمانەی کەریمە ئەمەی ئەوێ باشە ئەمانە هیچ نەماوە دژی گەلی ئێمە نەیکەن باشە بۆیە داژیکەران بە خۆیان و ئاغاکانیشیانەوە ئەم جاشانە هەر هەمویان هەرچی ڕێگا هەیە تاقییان کردە بە درێژایی مێژوو هیچ شتێک نەماوە بەگەلەکەی ئێمەی نەکەن چەک ئەڵێ تەکنۆلۆژیا ئەڵێ چوزان تۆپ و جبەخانە ئەڵێ جاسوسی ئەڵێ جاش بەکرێگرتن ئەڵێ هەموو ئەمانیان لە 100 ساڵی ڕابردووە بۆ کورد تاقی کردوێتەوە بەڵام نەیانتوانێت کورد لەناوبرن باشە چونکە کورد نەتەوەیەکە خوددا لەسەر خاشی خۆی خورقاندوونی و ئەبێسەر ئەو خاکە بژین هیچ داژیرکەرێ ناتوانێت کورد لەناوبەرێ بەڕاستی دەوڵەتی فاشزمی تورکیا ئەبێ بیر لەوە بکاتەوە کە کورد ئەبێ دەستی مافەکانی خۆی بکات هەتا یەک ڕۆژ زیاتر بابڵێن نزیکتر عقل بهێنەوە ژێر ناومێشتی خۆیانەوە بۆ حەلکردنی چارەسەری قەزەی کوردی من پێم وایە ئەوەندە بە قازانجی خۆیانە بۆ ئەوەی کە ئەو هەموو گۆڕە ئیتر زۆر نەبێ و ئەو هەموو کوشتن و ماڵوێرانێ نەبێ چونکە کورد بە هیچ جۆرێ دەست لە مافەکانی خۆی بەرنادا ئەمە بێ بزانن
لێرەدا من کێشەم بە تەنها دەوڵەتی تورکیا نییە ئازیزان، چونکە تورکیا داژیکەری کوردستانە هەموو شتێکەکە، بەڵام کێشەی من جاشە، کێشەی من خائینی کوردە بەڕاستی. من چەندە مەسەن ڕەخنەم لە پەکەکە ببێ، ڕەخنەم لە پەیەدە ببێ، ڕەخنەم لە مەزڵوم ببێ، باشە، بەڵام لە بەرامبەر داژیکەرانە من پشتیوانی گەلەکەی خۆمەکەم بەڕاستی. ئایدۆلۆژیا بەجیا، ڕەخنەکانی من بەجیا، بیکردنەوەی من بەجیا، حتا ئەگەر سەر بە حیزبێکی تریش بم بەجیا، بەڵام ئەمڕۆ یەک قەزی هەیە، ئەویش قەزی میلەتێکە لە ڕاستیە. ڕۆژ ئاوا شکست بخوا هەموو کورد هەتا 100 ساڵێکە بەڕاستی شکست دەخوات. لەبەرەوە ئەرکی هەموو تاژێکی کورد باشە ئەوەیە کە لەم قۆناغەیە بە هەموو تواناوە کە چی پێکرێ پشتیوانی لە کوردانی ڕۆژ ئاوا بکە، لەمە بەدەل بەڕاستی هیچ ئەخلاقێتێکی تر جێگەی نابێتەوە. باشە سەری جەماعەتی سەلاح الدین بەهادین بکەی خۆشەویستیان، کابرایەکەیە ناوی ئەبوبەکر هەڵەدینیە کە من بەڕاستی خۆشم ناوێ، چونکە من کۆمنتێکم نووسی بۆ مەسعود عەبدولخالق وەکو خێڵی قەلەمون هەمویان پەلاماریان نام و هەمویان سوکاتیان پێکردم، ئەو بەکر هەڵەدینیش یەک کۆمەڵ جوێنی مزری پێیان کە من بەڕاستی جوابیشم نایەوەتەوە تاوەکو ئێستا. بەڵام ئەوەی کە ئێستا سەلاح الدین بەهادین و یەکگرتوو بەرامبەر بۆ پیاوەی کەن بەڕاستی ناپیاویە، بەمانای کەلیمە ناپیاویە. باش نییە لەبەر چیشە مۆزوعەکە ها، لەبەر ئەوەیە کە بە ئەم ئەبوبەکر هەڵەدینیە ناتوانێت سەر بە مید بێ. خۆشەویستانی من کۆمەڵێ ئیسلامیەکە ئۆکەی کوردانە بیرەکاتەوە دەستی خۆش بێ، ئێمە ئەو نوع ئیسلامی کە کوردانە و نیشتیمانیانە بیرەکاتەوە بۆ خۆشم شانازیان پێوەکەم بەڕاستی. باشە بەڵام لەبەر ئەوەی کە ئەبوبەکر هەڵەدینی ناتوانێت مید بێ، لەبەرەوەی بنەماڵی بازانی قبوڵیان نییە وەکو جاش نایبینن وەکو سەلاح الدین بەهادین، لەبەرەوەی کە مید قبوڵی نییە هاتوون کۆمەڵی قسەی خۆر ئەخەنە پاڵی و دووری ئەخەنەوە و ئەلەم بابەتانە خۆ دوورخستنەوەی بەکر ئەو کابرایە بە قەزانکی خۆیەتی بەڕاستی. ئەسڵ یەکگرتوو چییە ئینسانە ڕێزەکە لە دابنیشە کاکە؟ یەکگرتوو چییە لە ساڵی 91ەوە لە ئاغازەی ئیسلامیەوە هەیە بەردێکی لەسەر بەردێک تەنها مەشروعەیەکن خەریکی سێکس و ڕابواردن و پارە پیاکردن و ئارەم بابەتانن. خۆ ئێستا حرمەتم هەیە لە هەموو ئەوانە خۆم بە ئیسلام ترەزانن، بەڵام ئەوانە بزنس بە ئاینی پیرۆزی ئیسلامەوەکەن، شاهانە بۆ خۆیان ئەژین بەڕاستی. سەلاح الدین بەهادین کە خیانەت لە خوێنیایەتی لە پێش ڕاپەڕینە لە دزڵی چەند جار باسم کردووە دوکانێکی وەقنە دوکانێ خەریکی سەعات چاکردنەوە بوو کاکەژیان. ئێستا بڕۆ سەری فێرلا و خانۆکەی کە باشە من لەوە تێناکەم. ئازیزان سەلاح الدین بەهادین بە پێی کام پێوەر، بە پێی کام ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی ئایا چۆن ئەتوانێت بڕوا بۆ تورکیا لەگەڵ میتا کۆ بێتەوە؟ ئەو سەرۆکی حیزبێکە، نە سەرۆکی هەرێمە بۆ نمونە، نەکو سەرۆکی حکوومەتە، نە سەرۆکی نازانم هیچە، بە چ عنوانە ئەچێ ئەم کارێکە؟ لەبەرەوەی کە میتە بەڕاستی، لەبەرەوەی کە خائینە بەڕاستی، لەبەرەوەی عالەم قۆناغەیە کە کوردانی ڕۆژ ئاوا هێشاکە سەر سەلاح الدین بەهادین وەکو جاش و نۆکرێ وەکو هەفتەی پێشوو ئەچێتە تورکیا و ئەچێ لەگەڵ میتی تورکا دانیشتنەکە لەگەڵ سەرۆکی میتا وێنە ئەگرێ و بڵاوی کاتەوە، ئەمە یعنی خائین بەڕاستی. ئەمە واتە مەلای خەتێ ئەبێ هەموو کورد بزانێ کە ئەم سەلاح الدین بەهادینانە چ ڕسوایەکن و چ خائینێکن دژی گەل و نیشتیمانەکەی ئێمە ئازیزانی ئارام محەمەد. لەبەرەوە کاتێن پەلاماری ئەو بەکر هەڵەدنی ئەدەن و گوایە دووریەخەنەوە دەریەکەن هەتەها لەبەر ئەمەیە، لەبەر ئەوە نییە وەڵا لە کۆنگرایە ئەمە و کۆنگرە و نازانم ناتوانێت و ئەمە نییە، لەبەرەوەیە کە لەبەرەوەی کە ئەو قسانەی ئەو بەکر هەڵەدنیەکە بەزەری پارتیە، بەزەری میتە، بەزەری تورکیایە، دیفاع لەگەڵ ڕەشەڕوتەکەی خۆی، دیفاع لە خەڵکی مەزلوم لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستانە، لەبەر ئەمەیە دژێن و ئەیانوێ لای بەن و بیخەنە ئەولاوە. منش ئەو کابرایە بم ئاسڵن یەکگرتوو چییە من ئەندامی بمکەکە یەم ئەڕۆم بەلا ژیانی خۆمەوە و سیاستی خۆمەکەم و قسەی خۆمەکەم ئاسڵ بۆ تۆ جێگەی شانازیە کە لە یەکگرتووە نەبیت، بەخوا جێگەی شانازیە کاکە، بەخوا چوار جار شتێ پێشەوە ئەگەر لەگەڵ یەکگرتووە ئەو خائینانە نەبی بەڕاستی بە قازان شتە هەندێک شتەیە کە یێتە پێشەوە ئەڵێ قسەیەکی شەیە بەڕاستی هەندێک شتەی خێری تێ ها ئیسلامەکان ئەڵێن دەژ خێری تێ ئەو بەڕاستی خێری تێدایە کاکە. ئەوە ئەمەیە کێشەی ئێمە ئازیزان، کێشە مثلا خائینی ناوخۆیە لە ڕاستیە کەسێکە کە چەند ساڵ ئەندام پەرلەمان بووە و کادری حیزبەکە لەبەرەوەی کە مید نییە، لەبەرەوەی کە بەژەوەندەکانی تورکیا و بنەماڵەی بازاری ناپارێزێ، لەبەرەوەی وەکو سەلاح الدین بەهادین و حیزبەکەی قسە ناکە بە قازانی داجیکەران ئەڵێ تۆ بڕۆ ئەولاوە تۆ ئەوەی تۆ عەمەلی ئێمە نایت. هاوایە کاکەژیان، لەبەرەوە بۆ ئەو بەکر هەڵەدنی جێگەی شانازی جێگەی فەخرە کاکەژیان، دەستیە وەرە دەرەوەتیان هەڵا وەرەخۆ ئەو ئیشی خۆ کردێتەوە تۆ خۆ کەساتی خۆت دروست کردووە جا باش بیاخرا بە هەموو ڕەخنەکانیشمەوە کە لە تۆم هەیە، بەڵام بەرحاڵ بە قازان یەکگرتووشی عیب بشووری وەڵی باوکم بە شەرەف ئەم ئارام مەحمە بیکەن بە سەرۆکی پارتی، بیکەن بە سەرۆکی کێتی، بیکەن سەرۆکی یەکگرتوو بەهینی گۆڕان بەهی ئەمان قەسەم بەخوا پێم عیبە بیکەن، پێم
عيب بيكم براسي كل حزب شيء توصل وجهي بيكاك حزب شيء هذه بيوم بلا امر بابل هسا راكا باشكا بكابلاك اما شيء بابل جنبو شيء والله اسم هو مسألة موتشوشت كل موتشي شيء كاكي تو باراني كدستك لو مرزابت صرفي كبشي موتشي هم منطقه استمانيه كاك بس شيء قلنا خلطين بلاشي من بوي عزم صلاح الدين بهادين كانوا كومالك إسلامي هي براسي رجي خيانة لكومالك يا ما يوكو بنا مالي بازاني خوش لساني من بوخم هم تنأذن بس كيم لسر عيني بلوزي إسلامية لسر إسلامي سياسي براسي لسر كومال بكري جيرا ولا واقعة كلا باشي كل سناهن لسر أمانية لسر عيني إسلام لولا دابني أم جاشو خيانة للاكي تو دابني قلاني الدنيا عزيزان كاتي روبروي متسيشي درشي أبنوا همو يعني بيد لو أكنوا شون قال كان رزقال بكن بكمتين زيان كبريان بكويت بتايبتي بارتي اوبوزيسيون كان هول ادن سلمايي جوري رمزي خوان لسن او غوتار بنياد بنين واتو غوتار بو روبروبونوي هل متسيك كيتسر قالكي خوان باشا بو بدبختي ابي كل باشوري كل سنه سراني اوبوزيسيون كمان خائن ترو شرف سستر لسراين دسلاتن برامبر بموضوعنا أمانة صالانيكا بيش برشي خوف روشي خو هراش كدن وخويان بكمترين نرخ دس بيا كدوا لبيناوي يقوينا قتن باشا ومشتي بارا كمن ناوا باري ديوسانا براسي كلا داجي كلاني كوسان وري أقرن دجي قالك إخوان ودجي نشيمانك إخوان لم ساعة وقتها السيارة دا عالم ساعة زوجن قدا كتركيا أردوغان كالبي لجسير روج أو أجير كدوا بدموچوني صلاح الدين بهادين بو بان هيش نامي وزارة الدروي تركيا جيكال الناو نشاني خيانة هيش تيلي والناجيري براسي أو تنها خيانة دا أجا صلاح الدين بهادين يك ذرة شرفي هبوايا يك توس أبروي هبوايا توزي بردمي كنارية كرامتي هبوايا لم كاتا أي من نايم بو تركيا شنك إيوه دجي قالك من درج آوا مادم بدم داوا كاريك يعني ميت يعني خائن براسي باشا بوي صلاح الدين بهادين جيجي لسنجري خيانتا قلتوا ريكو بن مالي بازاني لسر عرفان عمل علي يك بابتي تايبدا عنهم شنكا او كابلا ميتا ايش او يسلوكي بسوتوي اسلامي او ميتا وكاربوتوشي اكابراسي خوي دا قلتوا لباشوري كل سنه الو غوري بيتي بيشوا ام جاشو خاينين تركيا بن بدا صلاه ودوي دصالك ميتا كمان بهم جري بفلوشن من همو كان للروح خوشي يساني انا محمد من دش من لا سنجري دلنش مالك يخوما همو تمني من دجي كتيو بارتي بو خوتان باشا زان باجنيه بلام او خائنانا كاو كلانا اكن ابي هموما دجيان بين براسي بويا عزيزان هر كاتي تركيا بلانشي دش بكون هبو بي بيشر لريقي هيزا بكري جراوكانو هندي ملاي ديني و كومالك نوسري بناو سربخو چندين دزگاي ميديائيه و آماده کردون لجیر نایو رخنا باشا بابتی سیاسی امانه دستیان کلو بهرش کردنی ناروا بو سر خباتی روای گلکی ایما لباکو لرجعوا همیشه من آن خیر مبراسی هر که ترکیا ایوش تبکا کاتک ازانی هل باشی کردستان دیان اسلامی و فلان فیسالین سوکاتی برجعای کردستان سوکاتی بپککا سوکاتی بکردانی باکور اما همی میت بیان داله براسی بويا ملا إفانا كان وملا فلان في سنة كان همو أمانة كان لسلميتك باشا بويا عزيزان صلاح الدين بهادين أوي بزوتوي إسلامي أو كابلي كيس باسان كر أو إفاني ملا نازم شيء أمانة بون بيشي متسي دارن دجبه همو قيمو بهايك نجتماني باشا كومالي خلشي قرقنن زليل دست بأجنو ورسوا وقردك شعور لو بيوانا دا نية بهش بيانو بهش معناك باشا كإسائية بو مشتي بارا بو دس خوشيك أشي بو تركيا أشي وكاراكا بويا صلاح الدين بهادين بيعيش بشوكا قرقة لبيسي مرة أو أخوي جيش كردوا باجنيا أم كابلا فرشكي بخيانته قلتوا كالبكاني بمربندي كارخانكاني تركيا تشكراواتو بربن هبوي كأومان بيك براسي بو كالباني بو تشكراو براسي باشا لخوينيا هسكدن ببشوشي هي جا بياي بچوك زور خطرناك خوش ويستان باشا هرگيز ناتواني لو قري درونيانه تيبريني باشا بوي صلاح الدين بهادين دبي وقت سياسي قزقل هيج دباران نبو بس قولي دجمنا بروشتيتوا تنها بونوكراتي باشنيه اي ما هم اللي بير معنا ميجو ما خندوتوا شيخ سعيدي بيران بيدين بو كافر بو ها جولك بو بيش او نيجي نكر اي بو تركيا اعدامي كرت
ها بوتوا أزاني صلاح الدين بهادين عرفاني ملا عبد العزيز نادم شو علم بابتانا هي جاش وخائنانا إيوه بيتان وايا أجر بياني روج أو بباككو كردان نمين لباشلو أواناو إيوه تركيا إيوه قبولك يكم كس إيوه لسيدارة إياه باباش بيزان شن كهيج دولته خائني ناوي لحقيقتها خائن وخوفروش كوفاي بوغل ونشيمانا كي نبي بوش كسي كتي نبي براسي هواي عزيزاني أرى محمد خوش يستاني من إسلامي سياسي كردي لإسلامي هيش نشي أم دنيا ناتشت زوسي بداخله أو شنص قوري ملتي إما لو إيش إما هر هني هر بمان ناتش جاء وسط دمان صاير نودا كان لقال كومونيست كان مزوتك الله مخوش الإنسان باجنية مالي أو كومونيست كان إيش حد شيء قال لك ما عرفت علينا كذا باجنية لا نيو ولا جيرو هاتبو لا ألمان ولا معنا أشوف بفارسي سيمينارو كوروكو بنويك كل أمريكا كتبوا بفارسي أي كي صدنا فدانشتوا حصة كسكي كردا أمس خلكي باشورة خلكي روشالاتا خلكي مريوان وسقزو بوكانا توبوا بفارسي أنا أغارم ما بفارسي صعوبة ميكونين شنو كان فرقي زماني إيه كان فرقي نية بو بزماني كردي كقصناك أي هاور باش بو كومونيستي كي فارسي نا بزماني كردي خسبكا اگر مثلا که انترناسیوناله بوچی کمونیسمی کی فارسی تارانیم نه الاوروپا یا سیمینار بکابو اما بزمانی کردی باشم تو که کمونیستی بوچی بزمانی فارسی قصه کی بو کرد روی بابی بابو رش بید باش نیم آمن انك بدو اما کمونیستا کمان وکو اسلامی کان هر اچن ابن بنوکری فاشیسمی داجی کران کاکم امان فاشیسمی کمونیسمون امان فاشیسمی اسلامی الازانی آرام يعني أمي تقول بس لي إما نلا كومونيستكي نلا علمانيكي نلا إسلاميكي براسي إسفادة ناكا زو سيرة زو براسي كاكا باش نية زو سيرة والله لم دانا خيا خوش بيسان بو هين بو تشوكي بو تخوا بو عبي دارابي وبو هين نايوشي بو ايتيان تخوا ناكين بيتشوتو دوان بون صفقة سيدا بو يك فاسي تيابو كاش والله إما بفاسي إما سيميناركين انتو كاك بو بفاسي برا خو يك فاسي تيابرا ناخر إما بفارسي أو شون كبوه لبرو إخوان بسوق زانن بوي أبن بنو كيداجي كلام ما أبي عاقبت بشر الشقي إمامنا إنجا بدو بزماني كل بزماني فارسي كليان باشا حرف يك فارسي تيابو إنكم فارسي الناس فارسي موجه كاكا من هنامي كاكا والله من نامي فارسي بزانم بأخوان نامي عربي بزانم كاكا نامي أخو بزوني إبراهيم توا كنتو كرمانجي بخوا إيش السيماني لهولي را حاكم بم هر عربي السيماني هولي را أجيب في خوفي الكردي بكات أبي خوي فيني كردي بكا بوينية دابريشة لبقاوة بين السيماني ولا تيارو بيارو لا شعر زورة دابريشة بعربي قسم كات باشا من بعربي قسم كم خلتي سيمانيم أوش بعربي قسم كا بروما بخاهر أو بعربي قسم كا سليخ ما قوري باوش وكل من هاتون بو هولندا أبي بعربي قسم بهولندي قسم كم لقى هولندي كان كاك أبي تهاتي بو بريطانيا بإنجليزي قسم كي بو ألمانيا هاتي كردي بألماني قسم كي كاك قصي قارة لحقيقة بلام كردكي إما كردكي إما شي إسلاميكي شي كومونيستكي مال أبي حد كان فاشيزمي داجي كلام بون بدي جاي بيجو باشنيا انتمان بو هموشتكي دروي قالوا نشي مالك إخوان هي باشا بەڵام هەمیشە دەیانەوێ گومانی خراپ بخەنە سەر مێژوو سەر ڕەمزە گەورە و دینیەکانی حتا دینیەکانی گەلەکەی خۆیان و بۆنە نەتەوەیی و نیشیمانیەکان بۆ نەزۆخستن و ڕێگرکردن لەسەر ڕێخستەکانی خەبات بۆ لەناوبردنی ئەوەی کە پێن نەتەوە سازی خۆشەویستان هەمیشە کاری سەر ئەوواکەن ئێوە سێریکەن ئازیانی ئارام ئەحمەد ئەوانە دەیان ناوی جۆرا و جۆری جیاواز باس دەکەن لە مەلا لە شێخ لە وڵاتەکانی تراوها خێرە کورد بۆ نمونە بەڵام بەدەگمەن ناوی گەورە بیرمەندێ گەورە زانایەکی دینی وەکو بۆ نمونەیەکی وەکو مامۆستا مستەفا زەڵمی وەکو مەلا عەبدولکەریم مدەڕیس وەکو دەیان سڵانی کە هەمانە قەت ناویان نابن بەڕاستی باشە ناوی دەیان شاعیری دینی عەرەبەکان و فارسەکان و ئەمانە ئەبەن بەڵام قەت باسی پیاوێکی گەورەیەک و مەحوی یا وەکو نالی یا وەکو ئەمانە ناکەن بەڕاست زۆر سێن زۆر ئەمانە زۆر سێن ئیسلامیەکانی ئێمە و کۆمۆنیستەکانی ئێمە بۆیە ئازیزانی من هەموو گەلانی دنیا ئەفسانەیەک چیرۆشیان هەیە کە نوختەی هاوبەشی زیهنی هەمووانە حتا بۆ سێتا بۆ ساتێ بۆ ساتە خۆ وەختێ تێیدا وەکو یەک بیتکەنەوە و ببن بە یەک جەستە لە پێناوی ئاوات و ئامانجەکانی خۆیانە ئێستا لەم قۆناغەیە کە هاوکێشەکان بە تەواوە خەریکە یەک لایە بێتەوە کورد ئەبێ بیرکردنەوەکانی خۆی لە یەک جەستەیە بێ بۆ ڕزگاری گەلەکەمان بەڕاستی لما بدل شتێکی تر نییە لما بدل لەو دیو ئەمەوە جگە لە خیانەت هیچ شتێکی تر بەڕاستی ڕۆڵی نییە و نایبێت باشە ئێمە نەورۆزمانەیە خۆشەویستان باشە بەڵام ساڵانێکە دەیان لەو کۆلکە بانخوازانە کە بە ئایدۆلۆژیای دەرەکی قان دراون باشە دڵی سەدان هەزار کەس
تووشی خوتخوتە و ئەمە گوناه و ئەماناکەن کە ئەڵێ باسی نەورۆز مەکەن باشە کاکی من ئەڵێ کاکە کفرە نەورۆز باس مەکەن کاکە ئێمە کوردین باشە جژنی ڕەمەزانە گرین ڕێزمان هەیە بۆی قوربانین مسلمانین هەموو ئەمە بابەتانە با نەورۆزمان هەبێ بۆچی بە نەورۆز کورد بێ بەڕاستی حتى ئەمانە وا لێکن لە ناو سۆشیال میدیایە خەڵکی شەڕە دەنوک بن کۆمنتیشی یەکتر بنووسن سوکاتی بە یەکترکەن وەکوت پاچە پاچە بێ قەدێک نەگرێت سوودێکمان هەیە خۆشەویستە سوودی ئێڕەقیب کە کراوە بە سروود باشە هەچەندە من وەکو شاعیرێک ئالام ئەحمەد کە زۆر ئەوە کردووە ئەو هۆنداوەیە وەکو ڕەگەزەکانی شیعر وەکو ئیستاتیکا وەکو فۆرم وەکو جوڵە وەکو هەموو ئەمانە بەڕاستی زۆر زۆر لاوەسە بەڵام کفتی تێدا نییە ئەو مامۆستا کەلاریە حورمەتم بۆی هەیە زۆر جوان لەم ڕۆژانە بەتەواتی گوێم لێگرت بە جۆرێک تەفسیری ئەو شیعرەی کردووە پێویست بەوە ناکە هیچ نەخوێنەوارێک باس ئەو مۆزوع بکا بەڕاستی باشە کەچی کوڕی پیسێک هەیە لە بەریتانیا کوڕی پاکە چییە هەر لە خۆ ئەوە کافرەوە کافر ئەی تۆ بۆ کافرنی کوڕی پاک زەحمەت نەبێ تۆ بۆ پاکنی تۆ بۆ کافرنی بەڕاست لە بەریتان داشی بێکار و بێکاسپی یەک شت ناکەی هەموو ڕۆژە قاتێ لە بەرەکەیت باشە ڕوومەتەکانت سوور بۆتەوە پاک و تەمیز نەکارەکەی نەکاسپیەکەی هەشازی سیارە بەسەد قاتی کوردیت هەیە باش نییە بە ئارەزوی خۆی هەیت و ئەڕۆیت خەلیکی مێبازیت و خەلیکی ئەرم بابەتانی باشە بۆچی بۆ تۆ ئەوە بە کوفرەزانی بەڕاستی بەڵێ مامۆستا جاسم کەلاری ڕێزم بۆی هەیە زۆر جوان ئەو مۆزوعی باس کردووە باش نییە يعني تو بۆی ئەماکەی کاکە ئێوە چیتان کردو بۆ ملەتی ئێمە زەحمەت دەبێ چیتان کردو ئێوە ها هیچ بەس لەسەری ئەژین بەڕاستی ئێستا ئاینی پیرۆزی ئیساتان کردو بە بزنس پایە سەر پێیاکەن بەڕاستی پارە پێیاکەن کاکە تەواو بۆیە یەک ڕەمزی کورد نییە ئەمانە بە ناوی دینەوە نیانەوێ لە ناوی برن باشە چونکە هەموویان بەکرێ گیراون باشە نەکارەکەن نەکاسپیەکەن تەنها پۆشتە و پەرداخ سەرقاڵی سێکس و تێکەولیەکەن بۆ خۆیان ئەژین و تەواو لە بەریتانیا لە کوردستان دەرهەمێنە کاکە باشە لە تیفی سەلەفیتان بینی بۆ چاوان چیەکات کاکە هەناسە هەڵە کێشە بۆ کڕۆزیێشەدا ئەو حوتەڵقەی ئاسمە کاکە با قورئان بەحەق لە ڕوون نایە ئەوە بۆ ئافرەتکەم باشە لە ڕوون نایە لێم نایە بەڕاستی ئەوان لێیت باشە ئەم ئیشانەی کە ئەمانە ئەیکەن دژ بە میلەتەکەمان دژ بە ڕەمزەکانی گەلی کورد بەڕاستی بێ بەرنامە نییە حتا مەسەلەی ئەوە نییە ئەمە ئەی ڕەقیب کفرە و نۆرۆز کفرە و ئەلبەتە نە ئەمە داگیرکەران وەکو جاسوس بەکریان گرتوون ئەڵێ وا بڵێن باشە ئەڵێ بە ناوی دینەوە ڕەمزی بۆ نمونە ئەی ڕەقیب لێن بە ناوی دینەوە لە نەورۆز بدەن هەر ڕەمزێکی کوتێ ئێوە لێن بە ناوی دینەوە باشە کۆمەڵی خەڵکیش کە نەخوێنوار و کەمشن باوەڕەکە نیستەوە خوا ڕاستەکە نەورۆز بۆ ئێمە نابێتەوە کافرانەی ئەوە نازانم هی کافر و جژنی ئاگرپەرست و ئەم بابەتانەیە سێ قۆڕ من خواپەرستم نەورۆزیشەکەم و ئاگرەکەم و چی لاکە بەسەر چیراکی بەسەر ئەوەیە کاکە لەبەرەوە ئەمانە بەکرێگیراون ها بە ناوی ئاینی ئیسلامەوەیەن ئەیانەوێ کورد لە بۆتەی فاشیزمی پان عەرەبیزم و تورکیزمە بەڕاستی بتوێنەوە ڕەمزەکانی لەناو برن ئەمێ ئاسی مۆزوعەکە هیچ ئیلاقی بەسەر ئاینی ئیسلامەوە لە ڕاستی کاکە هیچ ئیلاقی بەسەر ئەوە نییە تەواو داگیرکەر ئەڵێ ئاوا بڵێن جاسوسەکان ئەڵێ ئاوایان بڵێن باشە یعنی ئەمانە هیچی بێ بەرنامە نییە خۆشەویستان یەکگرتووی ئیسلامی کە باڵی ئیخوانی میسر بوو ئێستا بۆتە ئیخوانی ئەردۆغانی بێگومانیش ئەردۆغان پێکاتووە لە ڕەکیزەیەکی وێرانکرد وەک ئایدۆلۆژیای ئەوەی کە هەیەی بەڵام بەنەوە هەرە فاشیزمەکەی دژی گەلەکەی ئێمە بەڕاستی باشە واتە بە پانتورکیزمە کەمالیستیەکەی موتوربە کراوە بەڵام ناوی خۆی ناوە ئیسلام لە حەقیقەتە ئەجینا ئەردۆغان و ئەتاتورک یەک زەڕە جیاوازیان نییە ئەو بە ناوی ئەلمانیەتەوە کوردی قەت و ئامەکرد ئەم بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کورد قەت و ئامەکە ڕاستی باش نییە هەردووچی بەکارەهێنێ ئاینی پیرۆزی ئیسلام بەکارەهێنێ ئەتاتورکی گۆڕ بە گۆڕیش ئەلمانیەتی بەکارەهێنا بەڕاستی دژی گەلەکەی ئێمە بە ناوی ئەلمانیەتەوە گەلی ئێمە لە ناو بردو سەرکوتیکردن باش نین ئەمە ڕاستی بۆیە ئەمە ئێوێ لە ژێر ناوی میساقی میلیدا سنوورەکانی تورکیا گەلانی ئەنادۆڵ ببڕێ و پەل بۆ دەرەوە بهایە بە هەموو پیاوانە بە هەمومانەکانی خۆی باشە ئەوانە بە ناوی پیرۆزی ئاینی ئیسلامەوە هەزاران جاش و نۆکریان لە کورد ڕاگرتووە دژی گەلەکەی خۆیان بەکەرەن دەهێن بەڕاستی بۆیە ئەبێ کورد ئەو خائینانە بناسی باشە ئێستا کە ئارام ئەحمەد ئەم قسانە بۆ ئێوەکە باشە خەبەرم پێگەیشتووە ئێران ئۆردوویەکی لە بینی سنە و جوانڕۆیە مۆڵ داوە کە هەزاران چەکدارن و هەمویان ساز و ئامادەن پڕچەکن و هەمووشیان کوردن بۆ ئاگاداریتان دایان ناون کە ئەم جاشانە هەشتێک ڕوویە لە ڕۆژهەڵاتە یا لە باشووری کوردستانە ئەم جاشانە بێن شەڕی پێ بکەن نەک فارس و پازاری ئێرانی یاکە کوردە جاشەکە بەڕاستی باشە ئێستا ئەوە ئەمڕۆ هەواڵم پێگەیشتووە باش نییە لە کێوی داڵەهۆیە هەزاران جاش لەوێ بەکری گیراوە خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆی بەکەران بێن باش نییە ئەوەیە جا
هەندێک جار باسی ئەوەیە کرێت کە ئەردۆغان نیازی سرێنەوەی کوردی هەیە و بەرپرسیانی سیاسی کوردستانی عێراقیش باس لەوەکەن کە ناو کووردا ئەو تەنها دژی پەکەکەیە ئەمە هەڵەیە خۆشەویستانی عەزیز ئەمە هەڵەیە بەڕاستی ئەم بیرکردنەوەی درۆیە لە حقیقەتە ئەم قسەیە ئەسڵ ئەساسی نییە ئەردۆغان هەڵگری عەقڵیەتێکی فاشستیانەیە بەبێ هەڵاوێت دژی هەمووانە جگە لە خۆی ئاوا نییە نەخەڵەتا بن ئەو ئەردۆغانە چۆن دژی پەکەکەی ئێستا چۆن دژی پێدەیە ئاوا دژی پارتی بنەماڵی بارزانیشە باشە ئاوا دژی ئیشێتیشە بەڵام ئەم قۆناغە وا پێویستە کە تۆ بەمیان ئەویان لەناوبەرە لە دوایشە ئەویان لەناوبەرە ئەوشیان بخۆ ئەوە لەوە دڵنیا بنەوە لەبەرەوە ئەو قسە هەڵەیە ئەردۆغان ئەو فاشزمەیە کە دژی هەموو ئەو ڕەگەزەی ئێمەیە کە ناوی کووردە بە هەموو ئەحزابەکانیەوە بە ئیسلامیەوە بە کافریەوە بە ئەمە بۆ ئەو باڕاستی فەرق ناکات بە هیچ جۆرە فەرق ناکات لە ڕاستی باشنی بەیانی ئەوانە نەمێنن ئەردۆغان بۆ نمونە سەلاح الدین بادین بێنێت یەکسەرجی ئەعدامیەکە لە بڕۆ تۆ جاشێکی خائین بووی بڕۆ بەلای ئیشی خۆتەوە هیچ هەڵا لاکنیتەوە بۆیە ئەردۆغان وەچەی زۆڵی ئەوانەیە کە شێخ سەعیدی پیرانیان بردە بەردەم پەتی سێدارە باشە تەنها ئەوان بە ناوی ئەلمانیەتەوە ئەمان بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دژ بە کورد هەردووکیان جووتێ پێڵاوی لاسیکن خەسم فکری ئەتاتورکە لەگەڵ ئەو ئەردۆغانەیە بەڕاستی هەردووکیان ئەردۆغان و ئەتاتورک باشە بۆیە ئەردۆغان نەیاری هەموو بوونێکی کووردە ئەوە لە من ببیستن باشە لە دالبەڕوێشی قەندیلەوە بۆ ڕەز و باخ و بێسانەکانی شارە زور بۆ جوامێرێک کە خەڵکی کفریە لە پێنجێنەوە بیگرە بۆ شۆڕە سوارێکی دەشتی بیتوێن و ئالم بابەتانە بۆ خێزانێکی کاسبکار لە حاجیاوە بۆ کانیاوەکانی زاویتە و ئالم بابەتانە باشە بۆ لووتکەشاکێکی گارە بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ کانی ماسی بۆ جوتیارێکی پشدەر کورێک بۆ مناڵێکی سنە بۆ ناڵێکی بۆکان و ئالم بابەتانە بۆ نازانم سەرێکانی و چوزان هەتا داسیتونەکانی ئەفرین باشە هەتا ئەگاتە باکووری کوردستان ئەردۆغان دژی هەرمێتی یەک کورد بۆ ئەو جیاوازی نیە لە حقیقەتە ئەو کەسەی کەوا بیر ناکاتەوە ئەو ئەحمەق کراوە بەڕاستی ئەو بە شیری ناپیایی و بە شیری گەمژەی بەڕاستی پەرۆ دەکراوە باشە حتا ئازیانی ئارا مەحمەد ئەوەی کە ئەردۆغان لە سەرکردەکانی پێش خۆی جێ ئاکاتەوە ئەوەیە تەنانە ڕەحم بنەتەوەکەی خۆشی ناکام ئەردۆغانە باشە ئێوە ببین ئاگاتان لێیە تارۆمارکردنی بۆ نمونە بزافێکی وەکو ئەوەی فەتحوڵا گولەن چینێک لە فەتحوڵا گولەن تورک نەبوو ئیسلام نەبوو چینێکی بەرامبەری ڕحمی بەویش نەکرد ماڵتان ئەوە بێ چونکە سەر بە ئەقڵەکەی خۆی نەبوو زیندانیکردنی سەرکردەیەکی سەلەفی وەکو ئاڵپ ئاسڵان کە چەندین ساڵە زیندانی کردووە باشە خۆ ئەویش سەرکردەیەکی سەلەفیە و زیندانیشی کردووە بەڕاستی هینە داود ئۆخڵوی چۆن خستە ئەو لاوە زەحمەت نەبێ عەبدوڵڵا گولی چی لێکە زەحمەت نەبێ بولەند ئارینچی چی لێکە زەحمەت نەبێ عەلی باباجانی چی لێکرد هەموو ئەمانە بەڵگەن کە ئەم کابرایە نەکرد دژی کورد هەتا دژی گەلەکەی خۆشی بەڕاستی دژی هەر کەسێکە وەکو خۆی بیر نەکاتەوە لە واقع ئەمە بۆ خۆی کارەسا دەکەیت بۆیە کاتێ سەلاح الدین بەهادین لەسەر بانهێشتی تورکیا ئەڕوا بۆ ئەوێ ئەمە خیانەتە بەڕاستی ئەمە خائینە باشە بۆیە ئازیزانی ئارا مەحمەد لە ئەگەری مەیسەرکردنی پێکەوە ژیانی ئاشتیانی گەلانی ئەنادۆڵ وەک ئەوەی کە سەلاح الدین دەمیرتاش و هاوڕێکانی لە باکوور و مەزلوم عەبدی و جەنگاوەرەکانی لە ڕۆژئاوا باوەڕیان پێ هەیە دەبێ هەموو ئەمانە دەبنە هۆی هەرسهێنانی ئەردۆغان و عەقڵێتەکەی بەڕاستی باشە من دڵنیاتانەکەمەوە کۆی سیستەمەکەی هەرس ئەهێنێ لە ناوچێ بە ئیزنی ئەو خۆیە باشە شتێک نامێنێتەوە بە ناوی کۆمەڵی تورکیای نوێ لەو ناوچەیە باشە چونکە خوددا بە خودایی خۆشی ئەزانێ کاکە ئەگەر ئیسلامی سەر و سەر چاوەکانم کاکە من و تۆ کورد و عەرەب و تورک و فارس کاکە خوا دروستی کردین کاکە لەسەر ئەم خاکەی مێژووە ئەگەر بۆ 6 ساڵ بەلێ ئێستا تۆ بۆ ناوی ئێمە بژین کاکە وەکو بەشە بۆ خۆمانەوە باش نییە ئەمە یاریەکەی هەندێک ئاڵەن چی وەڵای یەکگرتو پەروەردەکەی جوانە لە ڕاستیە سەرمایە و کۆشک و تەلاری سەرین ئەم حیزبە بە تەواوی جوانە ئینە پاسی یەکگرتوویشی جوان نییە هەتا یەکگرتو خۆشەویستان بە درێژایی 30 ساڵ کە وجودی هەیە چی بۆ خەڵکی باشوور کردووە زەحمەت نەبێ چی کردووە بۆ ئێمە بۆ خەڵکی ئۆپۆزیسیۆن بۆ چی کردووە بەس خۆیان ژیان سەلاح الدین بەهادین سوالکەرێک بووە ئێستا بڕۆ سەری فێلاکێکە لە هەولێر بزانین کە چی هەیە بۆیە ئەبێ خەڵک وەکو خاین ئەمانە بناسی باشێ بڕۆن ئێوە هەمووتان سەیری ژیانی ئەوانە بکەن کە پێشتر و ئێستا پەرلەمانتار بوون یان لە حکوومەتدا بوون یا ئەندامی سەرکردایەتی و مەکتەب سیاسی بوون بزانە بچووکترین جیاوازی و پێداویستی ژیان هەیە لە نێوان ئەوان و سەرانی پارتیەکێتیە زانی هیچ زەڕە فەرقیان هەیە خۆشەویستان ئایا هەموو سەرانیەکێتی وەکو سەرانی یەکگرتو وەکو سەرانی پارتیەکێتی ناژی
ئایا شاسوار وەکو سەرانی پارتیویەکێتی ناژی ئایا حەمە لاپتۆپ حەمەی حسک باش نییە ئایا وەکو سەرانی بنەماڵی بازاری ناژی هەمویان ئەمانە چونکە هەمووی بۆ هەمیشەن بە ژوێندەکانی خۆیان کەوتون باشە لە پێناوی ژیانی خۆیان بەڕاستی ئەمانە کارەکە بۆیە مەسەلەی ئاینی ئیسلامی ئێستا بۆ بە بزنس پارەی پێ باکە من مامۆستا ئاینی ئەناسن تەلەفۆن بۆ خۆمەکە دۆستە دای من نوکتاکە ئەڵێ کاکە ئێوە وەکو ئێمە لێ نازانن کاکە ئێمە ژن خۆمان ماریەکەن و خۆشمان تەلاقین و خۆشمان هەموو جێبەجێکەن ئەگەر شێژ لێمان خۆمێ لە شوێنێک و ئاياتی حەدیث شتێ هێنین و دەرخوا دیێن و ئیشەکەی خۆمان نەکەین کاکە خۆ ئاگامان لێیەکە ئێوە چیەکەن کاکە ئاگامان لێ لە تیوی سەلەفی خۆی داگرتەوە بۆی ئاڵۆ گۆڕێک ببێ بە حاکم ئێجا پەرلەمانێکی ئەیە کاکەژیان یەک سویچ کە دەستیان پیانە سەلاحەدین ناویشێ سەلاحەدین بەهادین و عەلی باپیر و ئەوەی بزوتەوەی ئیسلامی و ئەمەی نازانمانە هەر هەمووی بەیەکەوە ئاوە دژی کردی پاش بۆ خۆیان ڕاوەستن باش نییە خۆتان ئەزانن کە من هەموو تەمەنجێکی پارتی بووم بەڵام قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله قەسەم بەخوا باشە 30 ساڵێکی توی پارتیم لە دژی ئەو ئیسلامە سیاسیانی نۆکەری ئەردۆغانە دفاع لێکی توی پارتیەکەم دوای ناکە وەرە پارتی خائینە پارتیە بە تەواوی ئێستا سەنگەری ئەوانەیە بەڕاستی باش بۆ بزان کاکە من پێم نەپێ بە ئێوەڵە ئەمە چ پەروەردەیەکە کابرا خۆی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووە کەچی کچەکەی خۆی هاتە کوڕی سیران بازانی باشی بۆچی دیندار نەجمان دۆسکی دەسێت دامەزێنەر بووە کەچ ناو باخەکەی لەسەر نێوان کەسێکی کوشت دوایش بووە زۆڵناژنی ڕفراندۆم و ئەنە بابەتە باشە هەمان ئەوەزانانی ڕێ بۆ تاڵەبانیەکە بوو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو باشی بوو بە ڕێژکاری مەسعود بازانی بە قسەی خۆشی ئەیگوت جار هەیە بە 6 مانگ مەسعود بازانی نابین هەر بۆ پارە بۆ موشە بەڕاستی هەیە من لەهۆنی هەیە خوشکەزای سەلاحەدین بەهادین کە مەلەفێکم لایە بەتەمام بەلای فێبڕاویکەمەوە خۆشەویستان ئێستا کۆیلۆ بەردەستی ئاینی مەسعود بازانی باش نییە بۆیە ئازیزان چەند جار باسم کردو حیزبی کوردی لە باشوور هینی شخصە هینی بنەماڵەیە شاسوار ئێستا ناو حیزبەکەی هەموو شتێکە کەس نییە شاسوار هەر حیزب نییە بەڵێ بە شاسوار خوشەکەیدی سەر بۆ گوڵڕۆت عەلی باپیر هەموو شتێکی بۆ بەس حیزبەکە بۆ خۆیتی بەڕاستی باشە بۆیە مەسعود بازانی چۆنە سەلاحەدین بازی هەر بە هەمان شتێ بەڕاستی بۆیە ئەو کۆنگرێش کە ئێستایکەن گەورەترین سوکاتیە بە کادر و دەنگدەرەکانی ئەو حیزبە باش نییە چونکە سیناریۆکەی پێشوەخت دانراوە ئەو کەسانە لەو کۆنگرەیە ئەبن بەشت کە میتن کە کار بۆ بەژۆندەکانی تورکیاکەن و نۆکەن باش نییە لەسەر ئیشارەم بۆ پێدا خۆشەویستان ئیسلامی سیاسی کوردی ئەمڕۆ لەم قۆناغەیە هێشتا لە عەقڵیەتی هەفتاکانی شیوعەکانە ئەژین لە سەدەی ڕابردووە خۆشەویستان هەمان ئەقڵیان هەیە وەڵڵا خۆشەویستان لەو سەردەمانە لەگەڵ ئەو کۆمۆنیستانە هەر لە کێشەیە بوو باش نییە کە ناوی کورد مەبوون ئەدوو بوزیان پێوەکەیت ولو كاك اخوتو خو كل كاك تو خرج حاجه واي خرج قالاوي خرج مجيبي اي هوار مو كان يكون دابا علي بوزي بيو كان اي هوار خذو خو بوزلي بقول بالك او لان بينا خوشبو هاك كاك فرقينيو كردو عرب وفاس ترهميو كبراوانو كريكاراني اوروبا دفاع مان ليكن والله عزيزاني ارام احمد او كومونيستان هاتو بكوسان دروي وانا قسم بخوادو فلي مدرو كاي فلي هنديه إيش كهوات وده أوروبا أزام كهم يدرون أو كاتب بارمان في الدم بقى يعني كذا كان أوروبا دفاع لك إيه لكن كان كل ذكن أي شلون كاكا كذا كان لأوروبا صفيا بستوها هميان دفاع لكل ذكن بشر بصف كذا كان بينيو لم هولندي على ماركس كي أشياء موبايلك هنا لو كان موبايلك أنت أشياء موبايلك هنا ماركس شلون نسي علم نسي كارل ماركس لجوجل نسي كارل ماركس أو ألمانيا هالناس ماركس كي كشيء أمانة هاتنو بوك نسان يانو كريا كاراني بريطانيا أوروبا وأمريكا دفاع لكودا لا كريا كاراني كودا كريا كاري كودش شيء مجموعة كريا كاي دامابون بيننا لشاخاني بينجنا كنا لنا خواتي إيش شندزنا كبراس لقلنا كل ما بالأمانة أشون بعاسمنا خوش إنسان كل شيء بايع ريك أدو نيرا كرنو تو دارك يبلع نيرا يقول كاكا بويكا كومونيست كان حتى شيوعية كان باجنية حتى أم إسلامي سياسي أنا خوش ويستان هر هميان أمانة خوش ويستان لقل باسي أم اللي تقول بسري خومانكين علي جوت اللي باش ركبو هميان بكري جيران هميان بكري جيران براسي أنا ولا هلا بري أنا لسه دمي جنج بوين بعسي ماركس ما نكدو أنا كل كذا ماركس جولك دروسي كده بنا بس نهار كان خويا ماركس خوي ولا هم يدروي وش أنا خوش إنسان أيديولوجيا هم يدروي أبو أجدايته قد باربع أيديولوجيا مكان كل السلبيو يا ها أرام أحمد لداخل كده بعد الشش تعلي بيو ما ري هالمي كتير خشم ركبوا بهالمي كتير شش تعلي بيو ما أم أقلي خود شيء تاعي أو بك أو لما بدر ميكا ايديولوجيا تشي سلام الدين لاخوكم ولا فوطه فوطي يقولوا شي وسر وكاك عقلي خوك كركار شي قناعه في بيك قناعه بينبو ميكا اما كل يقسا كان ولا سر شلقرتو لسر هم امانه بوي ليرو بهمو لا يعتمد على خوش انسان يا محمد
ئیسلامی لەسەر ئەو چاوانی ئارام ئەحمەد کافری لەسەر چاو کاکە هەرچێکی لەسەر چاو یەکێتی فلانی لەسەر چاوکەن بەڵام ئالم هاوکیشەیە دیفاع لە گەلەکەی خۆکە لە سەنگەری گەلەکەی خۆتاکە بەخوا سەدان ڕەخم لە پەکەکە هەیە بەخوا پەکەکە نیم بەخوا سەدان ڕەخم لە مەسعود نایچی ئەمەی ژەرناڵەکەمان لە ڕۆژئاوای کوردستان مەزلوم بەخوا سەد ڕەخم لێ هەیە بەخوا کە هاتە سلێمانی وتی بەیانی دەنگ بن بەیەکێتی ئەدوو شەقمتی هەڵەیە باش نییە بەخوا سەد ڕەخم لێ هەیە بەڵام بە وەڵڵاهی بە هەموو توانامەوە لەم هاوکێشەیە من دیفاع لە گەلەکەی خۆمەکەم ڕەخنەکانە خەمە ئەولاوە دژایەتەکانە خەمە ئەولاوە پەکەم قبوڵ نییە بەسەر چاو پێدەم قبوڵ نییە بەسەر چاو بەڵام من دیفاع لە ئاوات و ئامانجی گەلەکە مەکەم کە ئێستا لەمە ناخۆی بنێتە بەڕاستی ئەوانە نەمێنن گەلەکە هەمووی کۆتایی پێێت لەبەرەوەی هەموو ئینسانێکی شریف هەموو ژن و پیاژی بە ئەمەک هەموو ژن و پیاژی شەرافەتمەند و محتەرەم پێویستە بە هەموو توانای خۆیانەوە باش نییە لەم هاوکێشەیە دیفاع لە گەلەکەی خۆیان کەن بەڕاستی ئاگتان لێیە ئەو کابرای ئینگلیزیەکەشی بە شاسوارڵێ ئەلە چوومە دەموچای دەست شاسوار کۆڕی گرتووە چوم دەستمە دەموچاوی بزان ئەمە ئینسانە یا حیوانە تێگەی نازان ئاگتان لێ لە نووسینەیانە ڕێک نووسینەکەی ئەوە نووسیوە کابرایکی ئینگلیزە چۆ بۆ کۆڕێکی شاسوار عەبدولواحید دەستی دەستێنێ بە دەموچاوی ئەوە شاسوار ئەوە پێکەنی ڕسمەکەی بینیوە ئەڵێ بۆیە دەستمە دەموچاوی ئەوە بزانم ئەمە ئینسانە یا حیوانە چونکە ئەگەر حیوان نەبێ کەس نەبینێ ئەوە دژی گەلەکەی خۆی بێت ئەو شاسوارە هیچ و پوچە ئەوی ژۆک و بنەماڵی بازانین دەسەنگەری خیانەتە دژی گەلەکەی خۆمان باشە ڕێک ئاوای پیاڵە کابرا ئەڵێ بۆیە دەستم دەموچاویەوە بزانم ئەمە بەڕاستی ئینسانە یا حیوانە چونکە بەڕاستی وتی حیوانە چونکە دژی گەلەکەی خۆیت یعنی هیچ حیوانێ ئاوا دژی گەلەکەی خۆی نیە بەڕاستی من لەوە جاتر کاتان ناگرم خۆشەویستان ئەوە ڕای ئارام ئەحمەد بوو مایەکە لای من کەم کردوێتەوە لەسەر کۆمەڵێک دزی و گەندەڵی ئەوان دەست پێ ئەەکەینەوە بە تۆزی ئەم قۆناغە تێپەڕێ بەڕاستی زین چیمان بەسەریت ئەو کاتە ئێمە قسە باسەکانی خۆمان ئەەکەینەوە دژی پارتی یەکێتی دژی دزەکان کۆمەڵەشم بۆ هاتووە لەسەر ئەوانە یەکێتی و پارتی ئەوانە کە چیان دزی و چیان هەیە و باخ و ماخە بەخوا ڕسمی زەرامێکم بۆ دوهێنی باخەکەی خۆشەویستان خواچ ئەو باخەی نییە بەقدر لایەکی ئەم داناخابێت یەک لە ئەم داناخ نازم بۆ چیتی ئەزیزان ئەوە بەسیارە بڕۆ بەسێ چای ناگێتە ڤێلاکی ئەرەوەڵە یا الله خەڵا هەرام ڕەبی ڕۆڵە عافیەتی بێت لێ ئازیزانی ئارام ئەحمەد شەو شۆگاتان خۆش بێ ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەکتان هەیە خوا پێغەمبەر سەلامەتتان کات تاڵدەم کەبرایکی خۆزم جەماعەت وەنیە خراپ نیم وەنیە ئارەوەڵە نا زانم پێتان ناخۆشە کابرایکی خۆزم بەڵام ئاوای خوا دووسی کردم کاکە خۆی ئەوە دووسان نەکردم دێ قوربانەوە بۆ سەبەت و خۆشی ها ئێوە ئازیزن لای ئارام ئەحمەد شەو شۆگاتان خۆش بێ خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێر